زۆرینەمان یادەوەریمان لەگەڵ هاوڕێیانی سەردەمی قوتابخانەماندا ڕەنگە ئەوە بوو بێت کە کتێبەکانمان بە هاوبەشی وەرگرتە بێ یان ترسا بێتین لەوەی کتێبەکانمان دڕابێ یان شتێکی لێبێت. بەڵام هەمیشە تەکنەلۆژیا و زانست ڕێگای دیکە دەدۆزنەوە کە ڕەنگە ڕێگەکان کورتتر و ئاسانتریش بێ وەکەوەی کە قوتابخانەکەت بۆ بهێنێتە ماڵەوە. دانێ بپرسن چۆن، بەڵام لە درێژەی چیرۆکە هەواڵی ئەم شەودا دەبینن کە چۆنا و چۆنە. ساڵتان لێبێت و شەوتان باش بێ، بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ. من لۆنا بەکرم با چیرۆکێک لەگەڵتان دەست پێ دەکەین کە چیرۆکی محەممەد بەهادینە، گەنجێکی هەڵەبجەیە. ئەو هاتۆ ماڵپەڕێکی تایبەت بە بواری پەروەردەی دروست کردووە کە کتێبەکانی پۆلی یەکی سەرەتایی هەتاوەکو 12 ئامادەی تێدایە. لەم ڕێگەیەوە محەممەد ویستوێتی کە قوتابیان وا لێ بکا کە سوود لە بابەتەکان وەربگرن، بە تایبەتی و بابەتانی کە لە دەستیان دەچێت لە خوێندنگاکانە و لە ڕێگەی ئەم وێبسایتەوە جیاوازێکی تری دروست کردووە. ئەوژەوەی کە قوتابی ڕاستەوخۆ توانێت لەناو هەمان وێبسایتە تاقیکردنەوە ئەنجام با بۆ ئەوەی کە تواناکانی خۆشی بۆ دەرکەوێت پێشوەختیان پێشەوەی تاقیکردنەوە بکە بزانێت کە ئاسی چۆنە لەم بابەتەیە کە خوێندوێتی. جگە لەوەش ئەنجامەکەشی بۆ دیاریەکات و ئەنجامی ژوەرەگرێتەوە زانێت کە نەتیجەی و تاقیکردنەوەی کردوێتی چۆن بووە و هەروەها بەشی پەیوەندیکردن بە مامۆستاکانی تایە کەم بابەتێکی زۆر گرنگە و قوتابی لە هەر پرسیارێکیشا کە نەتوانێت وەڵام باتەوە ئەتوانێت پەیوەندی بە مامۆستاکانیەوە بکات. وردەکاری زۆرتر لەم راپۆرتەدا دەبینین کە هاوکارانم لەگەڵ محەممەد دروستیان کردو و دوا بە دوای ئەوە محەممەد میوانمان دەبێت پرسیاری لێ دەکەین دەربارەی بیرۆکەکەی. وێبسایتەکەی من کە دروستم کردووە بە ناوی وێبسایتی زانستگەوەیە، وێبسایتێکی پەروەردەییە بەگشتی کە لە پۆلی یەکی سەرەتاییەوە هەتاکو پۆلی 12 ئامادەی تێدایە. لەناو هەرێک لە پۆلەکانە لەناو سایتەکەی مندا بەشی کتێبەکان هەیە، بەشی مەلزەمەکان هەیە، بەشی ڤیدیۆ فەرکاریوانەکان هەیە، لەگەڵ چەند بەشێکیکە کە ڕێبەری هەڵسەنگاندن و پرسیارەکانی ساڵانی ڕابردووە. بۆ نمونە ئەگەر قوتابیەک لە قوتابخانە کتێبەکەی ون کرد یاخود لێ ون بوونی توانی بدۆزێتەوە، پێویست ناکە بچێت لە بازاڕەکانە پارەی پێبات، لە ڕێگەی وێبسایتێکی ئەمەوە بێ بەرامبەر لەلایەن وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بێ بەرامبەر بوومان بەردەست خستووە. بە شێوەیەکی گشتی تەنانەت دەتوانین بڵێن لە پۆلیەکی سەرەتاییەوە هەتاکو پۆلی 12 ئامادەیش بە شێوەیە کارئاسانی کراوە کە هەموو قوتابێک بتوانێت بە شێوەیەکی زۆر سادە و ئاسان کار لەسەر سایتەکەی ئەمە بکات. تەنها ئەوەیە لەناو داغڵی گۆگڵە بێت، لەناو گۆگڵە ناوی وێبسایتەکەی ئەمە لێ دەدات کە زانستگە.com ڕاستەوخۆ داغڵی سایتەکەی ئەمە دەبێت و بە هەموو شێوەیەک بە ئاسانکاری هەموو پۆلەکان ئەنجا کراوەتەوە. قوتابی خواستی لەسەر هەر پۆلێکە بێت یان هەر کتێبێک یان مەلزەمەیەک یان ڤیدیۆ شەرحکردنی وانەکانی بێت بە ئاسانی بۆی جا کراوەتەوە تاکو بە شێوازێکی زۆر ئاسان بتوانێت بەکاری بێنێت. ڕاستی فکری دروستکردنی ئەم وێبسایتە بۆ جۆرە هەڵبنێشکمەکە خۆشم قوتابی بوون لە پۆلی 12 ئامادەیی. لەو کاتەدا لە کاتی وانە خوێندنەکانم لە ماڵەوەدا بە دوای ئەپلیکیشنەکانی وێبسایتێکە ئەگەڕام کە کار ئاسانیەکم بۆ بکات تاکو ئەگەر پرسیارێکم لا دروست بوو یان ئەگەر مەلزەمەیەکم نەبوو نەچم پارەی پێوەم یاخود ئەگەر پرسیارێکم هەبوو لە دەرجەکە ڕاستەوخۆ بتوانم پەیوەندی بکەم بە مامۆستای وانەکەەوە تاکو بە شێوەیەکی ئاسان و ڕوون تێم گەێنێت. بۆیە فکری دروستکردنی وێبسایتە لەوە هاتم نەشکمە کە بیرم کردەوە کە وێبسایتێک دروستکەم لە پۆلی یەکی سەرەتاییەوە تاکو 12 ئامادەیی کە هەموو تایبەتمەندیەکانی بێ بەرامبەر بێت تاکو قوتابی بە شێوەیەکی زۆر باش ئیسفادە لێ کات و کار ئاسانێکی زۆری بۆ بکرێت لە ڕێی خوێندنەوە. بەڵهەرۆکۆی کە لە راپۆرتەکەش دابینیتە دەمەوێت وردەکاری زیاتر لەبارەی ئەم بیرۆکەیە و سوودمەندبوونی قوتابیان لەم بیرۆکەیە لە زاری کاک محەممەد خۆیەوە بۆ ئێوە بگوازمەوە. محەممەد بەهادین کە دەرچووی بەشی ئایتیە و خاوەنی ئەو پێگەیە کە زانستگەیە لە ستۆدیۆ بە خۆشحاڵی و میوانمانە و گفتوگوی زیاتری لەگەڵ دەکەین. کاک محەممەد زۆر بەخێراتی سپاس و ئامادە بوون. سپاس بۆ کەناڵی کوردستان بسیار بۆ ڕخسانیان دەرفاتە بۆ من. چاکەم بەخێراتی. ئەمێ بە کورتیەک باسێکی دروستبوونی و بیرۆکەیەم بۆ بکەیت کە چۆن ئەو بیرۆکەیەت بۆ دروست بوو و دیزاینێکی سەرەتاییشم بۆ باس بکەین چۆن و لە چی پێگێت.
وێبسایت بەڵێ وێبسایتی زانستگا سەرەتا شێوازی دروستکردن و بیرۆکەکەی بۆ شێوەیە هات مێشکمە کە من خۆم پێشتر قوتابی پۆلی 12 ئامادەیی بووم هەنی کات کە دەگەڕامەوە ماڵەوە لە ماڵەوە کۆششمە کرد بۆ وانەکان بۆی بخوێنم هەنێشتم بیرە چووە کە لە قوتابخانە خوێندە بووم یان وانەکانی پێداچوونەوە ئەکردەوە لە هەنێ پرسیارە بیرمە چووە کە مامۆساکەم چۆن شەرحی کردووە بووم یان لە کاتی حەلکردنی پرسیارەکە لە پرسیارێک تێنە ئەگەشتم کە چۆن حەلەکرێت یان کە حەلکراوە بۆچی ئەنجامەکەی کێشەی ڕۆتینی کێشەی ڕۆتینیە بەدوای بەرنمەیەکە یان سایتێکە ئەگەڕم کە ئەمانم بۆ کارە ئاسانی بۆ بکە ئەلبەتە بێ بەرامبەر بێت تاکو بتوانم من سوودی لێ ببینم لە هەر کاتێکا خۆم بمێنێت بۆ یەکە خۆم 12 ئەمەدەیم تاوا کردو لە بەشی ئایتی وەرگیرم ئەو فکرە ڕاستەخۆ هات بە مێشکمە بۆ دروستکردنی وێبسایتێکی پەروەردەیی کە تێیدا لە پۆلێکی سەرەتاییەوە هەتاکو پۆلی 12 ئامادەی تێدا بێت لەناو هەر یەکێ لە پۆلەکانە بەشی کتێبەکانی تێدا بێت بەشی مەلزەمەکانی تێدا بێت بەشی شەرحکردنی وانەکانی تێدا بێت بە ڤیدیۆ و لەگەڵ کتێبی چالاکی ڕاهێناکە لە قوتابخانە دەخوێنرێت لەگەڵ ئەو شتانی کە قوتابی زۆر بەکاری هێنا باش ئەمەی کە ئێستا باسێکە ینی بنمونە ئەگەر لە پۆلیەکە باس بکەین چەند وانەیەکە بەدڵنیایەوە کاگاتە قۆناغەکانی دیکە وانەی دیکی بۆ زیادە بێت چۆن ئەم ڕێخستنت کرد یعنی ئەمە بۆ تۆ کارێکی ئاسان بوو چەنی ویست مەسەلەن ئەم هەموو وانانە بەردەست بێ بە وردەکاری پێویستەوە سەرەتا من خۆم بڵین بەتەنیا دەستم کردم کارە فکرەکە داڕشتەی خۆم بوو بۆ هێنانی کتێبەکان لە پێیجی بەڕێوەبەرایەتی وێبسایتی بەڕێوەبەرایەتی چاپەمەنیەکانی حکوومەت یاریمی کوردستانەوە وەرم گرتووە کە عنی نسخەی ئەسڵیە هیچ کۆپیەک نییە تا بڵین ینی لە بازاڕەکانەوە وەرم گرت بێت من لە پۆلیکی سەرەتاییە تەنها بەشی کتێب و ڤیدیۆشم داناوە ینی چونکە پێویست ناکاتەوە بەشی مەلزەمە یان ڕێبەری هەڵسەنگاندن و ئەمانە دابنیت لە پۆلیەکی سەرەتایە تاکو پۆلی شەشی سەرەتایی چونکە لەزەوەک دەزانین قوتابی لە پۆلیەکی سەرەتایە تاکو شەشی سەرەتایی تەنها کتێبەکان و ڤیدیۆکانی بەسە بۆ شەرحکردنی وانەکان لە بەشی کتێبەکان ئەم کارە بەتەنیا کردم و هەموو کتێبەکان با بڵین لەگەڵ لە سایتی فەرمی بەڕێوەبەرایەتی چاپەمەنیەکانی حکوومەت یاریمی کوردستانەوە وەرم گرتووە و بۆ ڤیدیۆکانیش ئەوانی کە دانراوە لەگەڵ یەکە بە یەکەی مامۆستاکانە قسەم کردووە ڕەزامەندی خۆیان وەرگرت چونکە ناتوانێت تۆ بە ڕەزامەندی ئەو کارە بکەیت ڕەزامەندیم لێ وەرگرتن تاکو بتوانم بێ بەرامبەر ئەم پرۆژێ بخەمە خزمەت فێرخوازانەوە بێ بەرامبەر باشە خوێندکار کاتچێتە ناو ئەم وێبسایتەوە چی و چی ئەبینێت چی بۆی بەردەست هەڵبەت باس کردوانەکانی تیا ئەوەی تیا بەڵام ئەوەی کە نەتیجەی تاقیکردنەوەی و ئەو شتانە لەسەر چ بنەمایە نەتیجەکان دایان دڵنیایت لەوەی کە ئەو نەتیجانی کە دانرا و دەرەنجامانی کادرێتەوە بە خوێندکارەکان دقیقە ڕاستە وردە بڵێن چەند بەشێکی تریتیا جگە لەو بەشی کتێبانە وەکو ئێستا ئاماژەمان پێکرد بەشی تاقیکردنەوەیە بەشی پەیوەندیکردنەوە مامۆساکانەوە بەشی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایانی دوای پۆلی 12 ئامادەیی و ئامۆژگاریە و چەند بەشێکی تریشتدا بەڵام بەشی تاقیکردنەوەکان بە باسکەین قوتابی پێشەوەی کە تاقیکردنەوەی نوێی ساڵ بکات یاخود تاقیکردنەوەی وزاری بکات ئەوانی پۆلی 12 ئامادەیین لێرەدا قوتابی چەند پرسیارێکی بۆ دانراوە بە شێوازی هەڵبژاردن لە هەر بابەتێکە کە پرسیارەکانی جواب بایەوە ڕاستەخۆ پێی دەڵێ کە چەندی هێناوە غەڵەت و ڕاستەکانی بۆ دیاریەکات بەسەوە تاقیکردنەوەی کە پێشتر ئەزمون کراوە تاقیکردنەوەی بەدڵنیاییەوە بەدڵنیایی ینی پێشترم تاقیکردنەوەی کراون پرسیاری وزاری ساڵانی ڕابردووە پرسیاری مامۆساکانێک کە لە هەڵبژاردنەکانە دایانەوە بڵایان کردوێتەوە و هەنێ پرسیاری تر هەیە کە لە ڕێبەری هەڵسەنگاندن هەیە کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە هەموو ساڵێک بڵاوە کرێتەوە ئەمانە هەموو ینی کۆکراونێتەوە چەند پرسیارێکی لە دروستکراوە بۆ قوتابی تاکو توانای خۆی دەرکەوێت مامۆستاکان ببوورە نمونەی تاقیکردنەوەی ڕۆژانەکانیان بۆ تۆ نانێرن بە تایبەتی ئەوانەی قۆناغی 12 چکار تاقیکردنەوەی ڕۆژانەکانیش گرنگە بۆ قۆناغی 12 بەڵێ بەتاکی تاقیکردنی ڕۆژانەکانیش گرنگە بەڵام لێرە ئێمە ئەنی هاتوون یەکسەر بە شێوازە گشتەکە داماناوە کە قوتابی لە وزارە بەشداریەکات ڕاستە ڕۆژانە چویزات هەیە ینی لەسەر 20 نمرە لەسەر 6 نمرە ئەمانە هەیە بەڵام بەڵێ گشتەکە گرنگترە کە تاقیکردنەوەی وزاریە و دو ڕۆژی پۆلی 12 دیاریەکات کە تاقیکردنەوەکەی کرد قوتابی لە ناو وێبسایتەکەی مندا پێی دەڵێ کە چەندیاناوە ڕاست و غەڵەتەکانی بۆ دیاریەکات و بۆشی ڕاستەکاتەوە باشە لە قسەکان تا باس لە بەشێکی تر کرد کە پەیوەندیکردنەوە مامۆساکانە و مامۆسایانە بە شێوازی ئۆنلاین لەگەڵم خوێندکارانە هابن و
خۆت پێشتر هەماهەنگیت لەگەڵا کردوون کە لە کاتی پێویستە لەسەر خەت بنیان چۆنە ئەتوان هەموو کاتێک خوێندکار داوا بکە مامۆستایەک بابەتێکی بۆ شی بکاتەوە بۆ ڕوون بکاتەوە ئەلبەتە فکری ئەم بەشەش کە بەشی پەیوەندیکردن مامۆستاکانەوە تا ئێستا لە هیچ ئەپێک یان وێبسایتێکی ترا نەبووە باشە کاتێک من خۆم لە 12 ئامادەیی بووم لە هەنی پرسیارتیان نەگەشتم ئەم ویست پەیوەندیەکەمە مامۆستایەکەوە یان لە ڕێگەی سوشال میدیاوە لەگەڵ مامۆستایەکە قسە بکەم ڕاستە بخۆ ئەمەش لە هیچ شوێنەکانە بوو نەمەتوانی ینی ئەوە نەبوو بڵێ من ناتوانم قسەی لەگەڵاکەم جاران هەندێک دیڤیدی شتیش بەڵام ژمارە پەیوەندیەکانیانم لا نەبوو یان سوشال میدیاکانیانم لا نەبوو تاکو پەیوەندیان پێوەکەم لەگەڵ ئەم مامۆستایانی کە دامناون ئەلبەتە هەموو مامۆستایەک باشترینە لە وانەوتنەوەیە بەڵام هەنی مامۆستا هەیە کە قوتابی خواستی زۆری لەسەر بۆ گوێگرتن لەو مامۆستایە زیاتر لەسەر ئەو مامۆستایە کۆششەکە لەو مامۆستایەتیەکە لەگەڵ یەکە بە یەکی مامۆستاکانە قسەم کردو جا ئەلبەتە هەر مامۆستا ینی بڵێن خەڵکی ناوچەیەکە بەڵێ ڕەزامەندیم لێ وەرگرتوون کە من کارێکی بابەت ئەمەوێ ژمارە پەیوەندی ئێوە لەناو وێبسایتەکە دابنێم سوشال میدیاکان هێشتا لەناو وێبسایتەکە دابنێم بۆ ئەوەی ئەگەر قوتابی هەنێ جار هەیە ڕووی نایە تەلەفۆنکە بۆ مامۆستاکە بتوانێت لە ڕێی سوشال میدیاکەوە پەیوەندی پێ بکات و هەموو مامۆستاکان ڕزامەندیان دەربڕێەوە کە بە هەر کاتێک قوتابی تەلەفۆنی بۆ بکات بێ بەرامبەر جوابی بات ئەمە هەر ئەو شتێک کە بەڕاستی لە مامۆستا چاوەڕوان دەکرێت حزۆرێکی بەو شێوازەی هەبێت چکە هەدەفی هەمیشە و سەرەکی مامۆستا ئەوەیە کە جیلێک بە تەواتی تێبگەینەوە پێی بگەینێت کاک محەممەد ڕەنگە پرسیارێکە ئێستا بێتە پێشەوە لەم بارەیەوە و سەرنجی ڕەنگەرە بەشێک لە بینەرەکانیشمان لەسەری بێ دوابدای بەرنامەکەیان پێشتریش کە گفتوگۆ کراوە لەسەرم بابەتەوەیە کە ڕەنگە هەندێک وا بیبینن کە بە جۆرێک دانانی ئەم ڕێگا تەکنۆلۆژیانە کەمکردنەوەی ڕۆڵی هەم خوێندنگایە و هەم مامۆساشە ڕەنگە لە قۆناغەکانە بەتایبەتی قۆناغێک کە هەرزەکاری پێوترێت ئەمە بوونی وها وێبسایتێک یان مامۆسایەکی ئۆنلاین وا بکە کە خوێندکار بە جۆرێک پێزانینی نەبێ بۆ مامۆستا و بۆ قوتابخانەکەی خۆی ئەمە بزانم وەڵامی ئێوە چییە ینی پێتان وایە ئەم جۆرە کارانە لە ڕۆڵی خوێندن لەو مامۆستاکەم بکاتەوە بەدڵنیاییەوە نەخێر لە ڕۆڵی مامۆستا و ینی بڵی خوێندن کەم ناکاتەوە بۆ چونکە ئێستا سەردەمی تەکنۆلۆژیایە هەموو کەس بڵین سوشال میدیا بەکارێنێت تەکنۆلۆژیا بەکارێنێت بۆ کاری ڕۆژانی لە پێشترا ینی ئەم تەکنۆلۆژیای بەردەست نەبوو بۆ ئەوی سوودی لێوەرگرن بۆ قوتابی ئێمە لە هەر کاتێکە ئەمە بۆ کاتە بۆ داناوە کە بۆ نمونە حاڵەتی وەکو کەرەنتینە ڕوئیا کورد لە ڕابردودا ڕوویاوە قوتابی ناتوانێت بچێتەوە لە مەکتب بخوێنێت پێویستی بە خوێندنیشە چونکە قوتابی کە گوێ لە مامۆستا نەگرێت ئەوەی لە مێشکە خوێندوێتی بیرێچێتەوە ناتوانێت بە تەنیا خۆی هەوڵ بە پێویستی بە کەسێکە یارمەتی بە لە کاتێکە پرسیارێکی لا دروست بە ڕاستەوخۆ وەڵامی باتەوە ئێمە ئەمەمان بۆ ئەوە کردو تاکو قوتابی کە هەرچەنە لە ناو مۆبایلەکەیە با بڕین ڕۆژانە بەش لە سوشال میدیا بەکارێنن بەشەکانی سوشال میدیا جا هەر بەشێکی بێ بەکارێنن لە جاتیەوە بەکاربێنن بۆ خوێندنەکان بابێن ئەم وێبسایتە بەکاربێنن کە گەورەترین وێبسایتی پەروەردەیە لە کوردستان بێ بەرامبەر لە هیچ شوێنێک ینی لە هەرێمی کوردستان ئەوە بێ بەرامبەر نەکراوە ئێمە تەنها بۆ سوودی قوتابی ئەم کارەمان کردووە و ئەلبەتە من بە بڕای من سوودێکی زۆر باشی هەبووە بۆ چونکە تاکو ئێستا 380,000 بەکارهێنەری تێپەڕاندووە کە ماوەی 5-6 مانگە دروست کراوە ئەگەر با بڵێن سوودێکی ئەوتوی نەبووایە ینی کە بڵێ قوتابی بەکارهێنێت ئەو بینەرە باشی نەبوو ئەلبەتە فیدباکێکی زۆرمان بواتەوە کە قوتابی داواکە کە شێوەزاری بادینی و سیستەمی ئینگلیزی و زمانەکانی کێ بۆ زیاد بکرێت ئەلبەتە ئێمەش لە پرۆژەمان هەیە کە با بڵێن ئەم شێوەزارانە زیاد بکەین بەڵام تاکو ئێستا هیچ کەسێک پشتگیری خۆی دەرنەبڕێەوە بۆ زیادکردنی ئەم سیستەمانی کەش باشە ئەوەی کەوەکو فیدباکێک بەرتەوە کەوێتەوە لە دواوەی کە بە جۆرێک خەڵک ئاشنا بۆ بۆی کە تۆ سەرقاڵی چیت و چیت کردووە فیدباکەکان چۆنە بە تایبەتی خوێندکاران ینی هەستەکەی کەسانەیە کە بن کە سوودیان لەم شتە وەرگرت بەیان وەکو هۆڵێکی زۆر جدی و گرنگ ببینن بەتاکید زۆربەی فیدباکەکان دەستخۆشی و سپاس و پێزانینەکە بۆ ئێمە هاتووە نەک هەر لە لای قوتابیەوە بەڵکو من ئاگادارم مامۆستاکان پەیوەندی پێواکەن کە دامناوەرە لە سوشال میدیاکان ئەڵێن تەلەبێکی زۆر لە ڕێگەی وێبسایتی زانستگەوە پەیوەندیمان کردووە ئەمە بە شێوازێکی زۆر جوان بۆمان ڕوون کردو تەلەبەکە دەستخۆشێکی زۆری لێ کردووی واتە جگە لەوەی کە فیدباک دێتەوە بۆ من
لە ناو سایتەکە کە دامنەوە بەشی داواکاریە لە ناو ئەو بەشە فیدباکێکی زۆرێدەوە کە دەستخۆشیە جگە لەوە لە بەشی پەیوەندیکردن بە مامۆستاکانیشە کە قوتابی پێ ئەڵێ من لە وێبسایتی زانستگە و بەشداریم کردووە و پەیوەندیمەتەوە کردووە ئەوەش فیدباکێکی کێ بوو مامۆستاکە کە لە سایتەکەی دانراوە تاکو ئێستا بەگشتی هیچ قوتابێک گلەیی نەبووە لە ناو وێبسایتەکە بەڵکو ئەوەی کە داواکاریان هەبووە زیادکردنی چەند بابەتێکە کە ئەویشە تاکو ئێستا لەلایەن بەڕێبەرایەتی شەپۆمینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاو نەکراوەتەوە تاکو منیش زیادی کەم لە ناو سایتەکە هەر کاتێک ئەوان بڵاویان کردەوە ئەو کاتە منیش زیادی کەم لە ناو سایت زۆر باشە دەست خۆش بە کاک محەممەد هەم بۆ بەشداری لە بەرنامەکە هەم بۆ هەوڵە جددی و کاریگەری کە لە بواری پەروەردەیەداوتە جێگەی دەستخۆشیە ماندوونەبی سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ محەممەد بەهادین کە دەرچووی بەشی ئایتیە و خاوەنی و وێبسایتێک کە لە ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە میوانمان بابەتێکی دیکە جیاوازە و چیرۆکی کە باسمان کرد بابەتێکە کە پەیوەندی بە خواردنەوە هەیە دەزانین کە بەم ساڵانی دوایی بەهۆی کرانەوەی کە لە کوردستانە بە شێوکی گشتی ڕوویداوە بە جۆرێک دەواازەیەک دروست بۆی کە وڵاتیانی هەرێمی کوردستان و خەڵک بە شێوازێکی گشتی ئەزمموی خواردنی وڵاتانی دیکە بکە بە جۆرێکە ڕەنگە لە هەندێک شوێنە ینی هەندێک هاوڵاتی خواردنە دڵخوازەکانیان بوو بێ بە هەندێک لە خواردنە بیانیەکان. لە سلێمانیش بازارێکی تایبەت لە ڕۆژانی هەینیە بە دیاریکراوی بۆ نمایشکردن و بۆ خستنەڕووی خواردنە بیانیە جیاوازەکان دەکرێتەوە و ڕۆژانێکی هەینی هاوڵاتیان دەچنە ئەوێ هاوڵاتیەک کە بیانیە بۆ کوردیەی کە فێری بووە باز لەواکە لە ساڵی 2010 لە شاری سلێمانیە باسیەوەکات لە راپۆرتەکەی دالیا کەمالی هاوکارمانە کە دەیبینین باسیەوەکە کە ماسی دروستەکە بۆرەک دروستەکات خواردنی جیاواز دروستەکە بە کوردیش قساکە خێزانێکیش هەر قسەمان بۆکەن باسەوەکەن کە ئەوان ڕۆژانی هەینی حەزیان لەوەیە کە خواردنی جیاواز لەو شوێنەدا تاقیبکەنەوە وردەکاری زیاتر با ببینین. بوون و برامی خواردنەکانیان بۆ تا هۆکارێک بۆ کۆکردنەوەی زۆرێک لە هاوڵاتیان لە دەوریان. لە ساڵی 2010 لە وڵاتی نیپاڵەوە هاتۆ تا شاری سلێمانی لە ڕۆژانی هەینیدا بە ئامادەکردنی خواردنەکانی وڵاتەکەی توانیوێتی کڕیارێکی زۆر لە دەوری خۆی کۆبکاتەوە. ماسی دروست دەکەم سۆمۆسا دروست دەکەم بۆرەک دروست دەکەم ماکرۆنی دروست دەکەم دەمپلینگ چی زیاترە فرۆشن؟ دەمپلینگ ماکرۆنی ئەخۆ زۆر بیبەرتون زۆر ئەخۆ. ئەم خواردنانە ئەگەر لە ماوەکانی ڕابردوو تەنها کەسانی بیانی ویستبێتیان تامی بکەن و تاقیبکەنەوە لە ئێستا بە پێچەوانەوە. لێرەدا بەشێکی زۆر لە خەڵکی شاری سلێمانی دەبینن کە دەیانەوێت تام ئەم خواردنانە بکەن و تاقیب بکەنەوە. گەشاو جگە لە خۆی و هاوسەرەکەی دەیەوێت منداڵەکانیشی فێری ڕێزگرتن لە کللتوری بیانی بکات. هەرەمەش وای کردووە هەینیان سەردانی ئەم شوێنە بکە و خواردنە بیانیەکان تاقیب بکاتەوە. زۆر دەمێکە خواردنی بڵێن جنوبی شەرقی ئاسیام خواردووە بە حکومی لەوێ ژیاوم فترەیەک و حەزم لێ بووە و مناڵەکانیشم تەقریبی ڕاهێنا و حەزمان لە خواردنی تونە و حەزمان لە خواردنی ئەمان هەیە بەڵام زۆریش لەبەر سوورکراوەکەی نا بەڵام هەر جمعانین بۆ تاقیکردنەوەی زۆر کات. سەلام هەست نێپاڵی ئەز این جور غەزاها نیست کۆلا هەموو خواردنە بیانیەکان لە ئێران نییە بە نمونە نیپاڵی و فلیپینی تامەکانیان زۆر خۆشە بە تایبەت ئەوانەی خواردوو من. بازارەکە تەنها نەبووە تا شوێنێک بۆ ئامادەکردن و فرۆشتنی خواردنە بیانیەکان وەڵکو بۆتە ناوەندێکیش تاوەکو کرێکەرانی بیانی بتوانن لە ڕۆژانی هەینی و پشوەکانیان بەجل و بەرگی ڕەسەنی وڵاتەکان بێنە ئەم شوێنە و بتوانن پشوویەک بە خۆیان بدەن و لە دەوری یەک کۆ ببنەوە. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی.
لە کورداواری خۆمادا هەندێک جار دەساژەیەک دەڵێن سڕی میهنەیە ئەمە بۆ ئەو کاتانە دەوترێت کە کەسێک نایە وردەکاری ئیشەکەی خۆی فێری کەسێکی دیکە بکە بە تایبەتی ئەوانەی کە بابەتی دەستین هەوە هەنێ وردەکاریان تیا ڕەنگە ئاسان نەبێت کەسێک بێ و بشتوانێت کەسێکی دیکە فێر بکە. بەڵام کەمیش نینەوە کە ساهنەی کە خۆ بەخشانە بەڕێگەی جیاواز حەزەکەن و شتێکی کەیزان فێری کەسانی دیکەشی بکەن. هەر لەم چوارچێوەشە بۆ پەرپێدانی خولیا هونەریەکانیان لەناو کارگەی جگەرە لە شاری سلێمانی لەلایەن چەند مامۆستاوە هونەرمەندێکەوە چەندین خولی ڕاهێنان کراوەتەوە کە خولەکان جیاوازن. یەکێک لە خولەکانیش لەلایەن دوو ڕاهێنەری خۆبەخشەوە کراوەتەوە کە خولێکی سیرامیکە کە جاران دەبوو زۆر بخوێنی بۆی کە بتوانی شتێک دروستکەی بەرمونە گۆزەیەک دروست بکەی. ئەم خۆبەخشانە توانیوانە بەبێ بەرامبەر چەندین فێرخواز فێری هونەری سیرامیک بکەن. مامۆستایەکی تێدایە کە خانمێکە باس لەوە دەکات کە لە خوێندنگاکانە هەوڵی لەگەڵ خوێندکارەکانی خۆی یاوە لە ماوەکانی ڕابردوودا ڕۆڵی هەبووە لەوەی کەم هونەرە فێری خوێندکارەکانی خۆی بکە و ئێستاش بەم شێوازە هەوڵەیات کە خەڵکی دیکە شارەزا و فێر بکات بە هونەری کاری سیرامیک. نام سۆزە حەمە ساڵحە لە پرسراوی هۆبەی چالاکی قوتابخانەکانە سەرپەرشتی قوتابخانەکانەکەی لەوێ ئیشی کاری هونەری سیرامیکەکەم خۆم وەکو شێوەکارێک بەڵام پێشتر لەناو قوتابخانەکانە بەشی سیرامیکمان هەبوو کە من لەوێ ئیشم کردووە. کارگەی کەلتوری سلێمانی لێرە کاتیم کارمان کرد ئێمە وەکو سەرپەرشتیارێکی ئەم بەشە شتەکانیان هەموو بۆ دابین کردوین بەڕاستی ینی شوێنێکی زۆر مرەتەبە و منیش و هاوکارم کاریگنزار هەردووکمان سەرپەرشتی ئێرەکەین ینی باوکاری هەردووکمان مەبەستیش لێرە بۆ یارمەتیدانی هەموو هونەرمەندانێک و هەموو ئەو قوتابیانێک کە لە خوێندکارانی ئەکادیمیە بشن بێن بتوانن هەر شتێکیان پێویست بێ لێرە ئیشی خۆیان بکەن و کاری خۆیان بکەن هەروەها کردنەوەی خولمان هەیە بۆ هەموو ئاستەکان بە تایبەتی بۆ خوێندکارانیش تەنانەت لە ئەوانەی کە ئەخێنن تا پۆلی 12 بەبێ بەرامبەر خۆبەخشانەیە ئێمە دەورەکەشمان کە خولەکەی کە پیانە بینی. بۆ ماوەی نزیکەی 3 هەفتەیە لەم خولەم زۆر بەباشی فێر بووم هەر لە سەرەتاوە لە یەکەم ڕۆژەوە هەموو تەکنیکەکان و ڕێگاکانی دروستکردنی سیرامیک فێر بووین لە ڕێگەی مامۆستا سۆزەوە و جگە لەوەی کە من ئەندازیار ینی ئەخوێنم لە زانکۆ شوێنێک هەیە کە بتوانیت ئەو ئارەزوو ئەو حەزانی کە خۆتەوە ئەو بەهرانی هەتا بتوانیت جێبەجێ بکەیت شوێنێکی زۆر باشە بۆ ئێمە بەڕاستی زۆر سوودم دەبینی. چیرۆکەکانی ئەم شەو پێیان وتین کە ئەگەر چی شتێک لە ئێمە کۆتایی پێهات بێت و تەواویش بوو بێتین و هەوڵەکانیشماندا بێت بەڵام دەکرێت کاریگەریمانە بێت لەسەرەوەی کە بۆ کەسانی دوای خۆمانی ئاسانتر بکەین. ئەمانە بابەتەکانی ئەم شەوی چیرۆکە هەواڵ بوون. ئاسوودە و تەندروست باشن.